لە تورکیا ئەگەرچی لە دوای جەنگی دووەمی جیهانیەوە هەڵبژاردن بە بەشداری حزبە سیاسیەکان ئەنجام دەدرێت، بەڵام تا ئەم ساڵانی دوایی سوپای تورکیا ڕۆڵێکی گرنگ و زۆر جاریش یەکلاکەرەوەی بینیوە لە وڵاتەدا. لەو ماوەیەدا هەر کاتێک سوپا هەستی کردبێت بنەماکانی سیستەمی کەمالی کەوتۆتە مەترسیەوە، کودەتایەکی لە دژی حکومەت ئەنجام داوە. لە ساڵی 1960ەوە بۆ 1997 چوار جار کودەتای ئەنجام داوە و واتە هەر 10 ساڵ جارێک کودەتایەک. هەندێک سەرچاوی مێژووی باز لەوە دەکەن. مستەفا کەمال ئەتاتورک کاتی خۆی با بەرپرسانی سوپای وتووە هەر کاتێک هەستان کرد بنەماکانی کەمالیزم کەوتۆتە مەترسیەوە کودەتا بکەن، بەڵام هەرگیز خۆتان حکومەت پێکمێنن. سوپای تورکیاش دوای هەرکام لە کودەتاکانی ڕێگەی داوە هەڵبژاردن ئەنجام بدرێ و حزبەکان حکومەت پێکبێنن. یەکەم کودەتا لە ڕۆژی 27 ئایاری 1960 لە دژی حکومەتەکەی عەدنان مێندەرێز ئەنجامدرا. عەدنان مێندەرێز لە ساڵی 1950ەوە 3 جار لە هەڵبژاردنەکاندا سەرکەوتنی بەدەستهێناوە، بۆ ماوەی 10 ساڵ سەرۆکوەزیرانی تورکیا بووە. لە دوای کودەتاکە نزیکەی 600 کەس لە وەزیرەکان و بەرپرسانی حکومەت دەستگیر دەکرێن و دادگایی دەکرێن. لە ڕۆژی 15 ئەیلولی 1962 عەدنان مێندەرێس و 14 کەس لە وەزیرەکانی بە تاوانی خیانەتی نیشتیمانی لە سێدارەدران. مەحموود جەلال بایاری سەرۆکۆماریش بەهۆیەوەی تەمەنی گەیشت بۆ 78 ساڵ لە سێدارانەدرا. 18 مانگ لە دوای کودەتاکە سوپارڕێگەیدا جارێکی دیکە هەڵبژاردن ئەنجام بدرێتەوە و حکومەتێکی مەدەنی پێکبێنرێت. لە 12 ئازاری 1970 سوپای تورکیا بۆ جاری دووەم کودەتای ئەنجامدا. ئەم جاریان کودەتاکە لە دژی حکومەتەکەی سولەیمان دەمیرێڵ بوو. سوپا بیانوەکەی ئەوە بوو حکومەت پابەند نەبووە بە بنەماکانی کەمالی و ناکۆچیەکانی نێوان تورکیا و یۆنان لە ناکۆچیەکانی نێوان تورکیا و یۆناندا بەرژەوەندەکانی تورکیای نەپاراستووە. هەروەها حکومەت سەرکەوتوو نەبووە لە کۆتایی هێنان بە خۆپشاندانەکانی خوێندکاران و بزوتنەوە چەپەکانی تورکیا. لە 12 ئەیلولی 1970 سوپا سێمین کودەتای ئەنجامدا. ئەم کودەتایە لە مێژووی تورکیادا بە کودەتای ڕەشناسراوە. بۆ پێی توند و تیژێکی زۆری لێکەوتەوە، ژمارەیەکی زۆر خەڵک کوژران و دەستگیرکران. ئەمە بۆ جاری دووەم بوو سوپا لە دژی سولەیمان دەمیرێڵ کودەتا ئەنجام بدا و کەنعان ئێڤرن سەرۆکەرکانی سوپای تورکیا بوو، هەروەها ئەنجامدەری ئەم کودەتایە بوو. لەم کودەتایە 230,000 کەس دادگایکران. 517 کەس بڕیاری لە سێدارەدانیان بەسەردا سەپێندا. 16,000 کەس مافی هاوڵاتی بوونی لە تورکیادا لێسەندایەوە. 171 زیندانی لە ژێر ئەشکەنجەداندا گیانیان لەدەستدا. بۆ ماوەی 300 ڕۆژ ڕێگە بە چاپ و بڵاوکردنەوەی هیچ ڕۆژنامە و گۆڤارێک نەدرا. کورد و چەپەکانی تورکیا قوربانی سەرەکی ئەم کودەتایە بوون. لە 28 شوباتی 1997 سوپای تورکیا چوارەمین کودەتای ئەنجامدا. لەم کودەتایە لە تورکیا بە کودەتای پۆست مۆدێرن ناسراوە. بۆ پێی سوپا بێ ئەوەی تند و تیژی ئەنجام بدا، حکومەتەکەی نەجمەدین ئەربەکانی ناچار بە دەست لە کارکێشانەوە کرد و دواتریش لە ڕێگەی بڕیاری دادگاوە پارتی ڕەفا واتە پارتەکەی ئەبەرکانی قەدەغە کرد. لە سەردەمی دەسەڵاتی پارتی داد و گەشەپێدان ئەردۆغانیشدا بە تایبەتیش تا ساڵی 2010 سوپا هەڕەشەیەکی گەورە بوو بۆ سەر حکومەتەکەی ئەردۆغان. بەڵام ئەردۆغان دوجار توانی تا ڕادەیەکی زۆر پاشەکشە بە سوپا بکات و بەشێک لە سەرکردەکانی سوپاشی بە تۆمەتی هەوڵدان بۆ ئەنجامدانی کودەتا دادگایی کرد. ئەمەش بە یەکێک لە گەورەترین سەرکەوتنەکانی ئەردۆغان و پارتەکەی دادەنرێت لە ماوەی دەسەڵاتداریاندا.